ئیبراهیم ڕەئیسی نەگەر سەرۆکی ئێران بوو، بەڵکو یەکێکیش بوو لە کەسە نزیکەکانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران و زۆریش ناوی دەهات تا ببێتە جێگرەوەی ئایەتوڵڵا خامنەئی. پارێزەرەکانی داناڵد ترامپ لە هەوڵێکی یاسایی تردان و دانیشتەکانی کۆتایی هێنان بە دادگاییکردنەکەش درێژ دەکرێتەوە بۆ هەفتەی ئایندە. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. دادگاییکردنی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لەسەر شاردنەوەی ئەو بڕەپارەیەی داوێتی بە ئەکتەرێکی فیلمە سێکسەکان دەچێتە قۆناغی کۆتاییەوە و واش چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو و توێژی کۆتایی لەم دادگاییکردنەدا بکرێت. داناڵد ترامپ کاندیدی پێشەنگی کۆماریە بۆ هەڵبژاردنەکەی مانگی یازدەی سەرۆکایەتی ئەمریکا و تا ئامادەکردنی ئەم هەواڵە هێشتا دیار نییە ئایا پارێزەرەکانی ترامپ داوایەکی نوێ دەخەنە بەردەم دادگا یان ئایا ترامپ بۆ خۆی ئامادە دەبێتەوە لە بەردەم دادگادا. پارێزەرەکانیشی لە هەفتەی ڕابردوودا ئەو بابەتەیان باس کردبوو کە ترامپ دەتوانێت لە بەردەم دادگا ئامادە بێتەوە وەک گەواهی دەرێک وە بە دادوەری ئەم دادگاییکردنەشیان وتووە دەیانەوێت بڕیارێکی تر تاوتوێ بکرێ لە پرۆسەی دادگاییکردنەکەدا و هەروەها هەفتەی ڕابردوو بوو کە مایکل کۆهین کەسی گرنگ لەم دۆسەیەدا خستیانە بەردەم پرسیارەکانی خۆیان. پێشتر لە دادگاییکردنەکەدا کۆهین کە یاریدەدەر و کەسێکی نزیک بووە لە ترامپەوە دانی بەهۆدا نابوو لەسەر داوای ترامپ لەسەر وەختی هەڵمەتەکانی هەڵبژاردنەکەی ساڵی 2016دا $130,000 داوە بە ستۆرمی دانێلز تا بێدەنگی بکە. چەندان جار پارێزەرەکانی ترامپ جەختیان کردوێتەوە لەوەی کۆهین کەسێکە و پێشتر لە دادگادا گوناهبار کراوە وەک هەوڵێک کە بە دادگا بڵێن قسەکانی ڕاست نین لەو ڕوانگەیەوەی پێشتر بڕیاری زیندانیکردنی لەسەر سەپێنراوە بەهۆی ئەو فێڕوتەڵەکانەی لە دۆسەی باجداندا کردوونی هەروەهاش پێدانی زانیاری نادروست بە کۆنگرێسی ئەمریکا. سەدان خۆپیشاندەر لە شاری ئۆستن لە ئەستانی تەکساس ناڕزایی خۆیان دەردەبڕن لەسەر شەڕی غەزە و هەروەها ژیادی 76 ساڵەی ئەو ڕووداوە دەکەنەوە کە بە نەکبە ناودێری دەکەن یان بەکارەسات. خۆپیشاندەران ئاڵای فەلەستینیان هەڵ کردبوو و دروشمی پشتیوانیان بۆ فەلەستین دەوتەوە. هەروەهاش داوا لە حکوومەتی خۆجێویستانی تەکساس و حکوومەتی فێدراڵیش دەکەن تا یارمەتیە داراییەکان بۆ شەڕی غەزە ڕابژیرێن. خۆپیشاندەرانی لە ئەنگلی فەلەستین لە ئۆستن دەڵێن نایانەوێ ئەو پارەی دەیدەن بە باج بۆ شەڕی غەزە بەکاربهێنرێت. دەشڵێن ئەم خۆپیشاندانانەشیان بۆ پشتیوانیە لە خوێندکارانی زانکۆی تەکساس و زانکۆکانی تری ئەمریکاش و دەشڵێن ڕاگررتنی ئەو شەڕە یان ڕاگررتنی کۆمەکە لەشکریەکان بۆ ئیسرائیل زۆر گرنگە چونکە ژیانی منداڵ و ژنانی فەلەستینی دەپارێزێت. لە قەیرانی غەزەدا کە زیاتر لە 7 مانگە بەردەوامە بۆ تەمایی کوژرانی زیاتر لە 35,000 کەس و هەروەهاش ئاوارەبوونی زۆربەی هەرە زۆری دانیشتوانی غەزە بە پێی راپۆرتی کاربەدەستانی حکوومەتی غەزە. سەرۆکی ئێران و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە و ژمارەیە کاربەدەستی تری کۆماری ئیسلامی ئێرانی لە ڕووداوی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەیاندا لە ناوچەیەکی شاخاوی نزیک لە سنووری ئازەربایجان هەر هەمویان گیان لەدەست دەدەن. ئیبراهیم ڕەئیسی لە ساڵی 2021دا لە هەڵبژاردنێکی مشتومڕ لەسەردا
پۆستی سەرۆکایەتی ئێرانی وەرگرت. ئەو ڕووداوە لە کاتێکدایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر تیغی چەقۆیە و ئێرانیش بەشێکێتی. ئێرانی سەروەختی سەرۆکایەتی ڕئیسی و خامنەی ئیمان بینی کە هێرشی بێپێشینەی درۆن و موشک کرایە سەر ئیسرائیل. هاوکات ئێران بەردەوامە لە پیتاندنی یۆرانیۆم و نزیکە لەو ئاستەی بۆ چەک بەکاربهێنرێت و تەگەرەش دروست دەکات بۆ پشکێنەرەکان. لەناو ئێرانیشدا شەپۆلی گەورەی ناڕەزاییمان بینی لەسەر ئابووری داتەپیوی ئێران و هەروەهاش لەسەر چۆنێتی سەوداکردن لەگەڵ ژناندا. ئێرانیەکان دەڵێن بە مردنی ڕئیسی تووشی شۆک بوون و چاوەڕوانن بزانن چی ڕوودەدات. هەرچی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە لە چاوەڕوانیەکی نیگەران ئامێزدایە. لەگەڵ ئەوەشدا کە دەسەڵاتدارانی کۆنەپارێزی ئێران ستایشێکی زۆری ڕئیسی دەکەن، بەڵام چاودێر لەو بڕوایەدان مردنی ئەو سەرۆکەی ئێران کاریگەریەکی ئەوتۆی نابێ بەسەر ڕەوشی کۆماری ئیسلامی ئێرانەوە. بەبێ ڕەچاوکردنی ئەوەی لە ڕووی سیاسیەوە چۆنی لێدەڕوانن، ڕئیسی کەسایەتێکی کاریزمایی نەبووە و سەرنجڕاکێش نەبووە وەک سەرۆکێکی لاواز لێدەڕوانرا. کەسێک بووە هەرچیەکی پێوتراوە مۆری کردووە و لە شوێنێکدا دانرا بێت پێی قایل بووە. بۆ نمونە خۆپیشاندەران بەبێ هیچ ترس و نیگەرانیەک دروشمیان دژی بەرز دەکردەوە، چونکە کەسایەتێکی بەرچاوی سیاسی نەبوو. خەڵک ئەوەها سەیریان دەکرد. بەڵام پێویستە بشڵێم لەم چەند مانگەی ڕابردوودا شتێک کەمێک گۆڕا و هەندێک لە تونڕەوەکان لاوازی ڕئیسیان بەکاردەهێنا تا لێ نزیک ببنەوە بە ئامانجی چوونە پێشەوەی سیاسیانەی خۆیان. کاردانەوەکان لەسەر مردنی ئیبراهیم ڕئیسی وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن دوو جۆرن و دەشڵێن مردنی سەرۆکی ئێران دەسەڵاتدارانی وڵاتەکە دەخاتە بەردەم کێشەی ئەوەی کەسێکی تری وەک ڕئیسی بدۆزنەوە تا پۆستی سەرۆکاتی ئێران وەربگرێت بەو مەرجەی بتوانێت ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردندا زیاد بکات. جا پێم وایە دەشێت زۆر کەس ئاهەنگ بگەڕن و دڵخۆشیش بن، بەڵام خەڵکێکی تری زۆریش وەک بارێکی ئاسایی لەوانەیە نیگەرانیان هەبن وەک دەزانین لەسەر ناسەخامگیری سیاسی و ڕەوشەکە کە بێگومان دەشێت بڕوات بەرەو خۆپیشاندان و ناڕزایی دەربڕین. ئەم جۆرە قەیرانە سیاسیانە هەر بەرەو ئەو شتانە دەڕن، بەڵام مەرجنیە هەر ئێستا ڕوو بدەن. دەسەڵاتدارانی ئێرانیش وەک دەگوترێ فەرمانیان داوە تا لێکۆڵینەوەیەکی گەورەی بەرفراوان بکرێ لەسەر کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی سەرۆکی ئێران و داواش کراوە پسپۆڕانی لەشکری بەشدار بن لەو لێکۆڵینەوەیەدا. ئایەتوڵڵا خامنەئی فەرمانی داوە موحەممەد موخبر ببێتە سەرۆکی کاتی ئێران تا ئەو کاتەی هەڵبژاردن دەکرێ. مخبر لەم سێ ساڵەی ڕابردوودا جێگری یەکەمی سەرۆکی ئێران بووە و خاوەنی پەیوەندیەکی تۆکمەیشە لەگەڵ ئۆفیسی ڕابەری کۆماری ئیسلامیدا. ڕەخنە و ناڕەزایەتێکی زۆریش هەیە بەرامبەر مخبر لەسەر ڕەوشی ژیان و گوزەرانی خەڵک لە ئێراندا بە تایبەتی کە بەرپرسی دۆسەی ئابووری بووە لە حکوومەتی ئێراندا. مایکل پرژن لێکۆڵەری باڵا لە نێوەندی هاتسن میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. مایکل خاوەنی ئەزمموی زیاتر لە 28 ساڵی هەواڵگری ئاسایش تێرۆریزم هەروەهاش دۆسیەکانی تایبەت بە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکایە. بۆ ماوەیەکی درێژخایەنیش لە عێراق کاری لەسەر بەرەنگاربوونەوەی هەژمونی ئێران کردووە وەک ڕاوێژکار بۆ دامەزراوی ئاسایش و هەواڵگری لە وڵاتەدا. مایکل سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. ئەو جۆرە مردنەی سەرۆکی ئێران چیمان پێ دەڵێ؟ ئایا ئێرانە باتە قۆناغێکی نوێیان نا؟ سپاس بۆ میواندارێکەت و خۆشحاڵم ببینین. ئەم مردنەی ڕئیسی شتێکی گرنگە و دەشبێت لە بیرمان بێت ڕئیسی کێ بوو. ڕئیسی بە خوێن ڕێژەکەی تاران ناسراوە، ناسرااو بوو بە لە سێدارەدانی تاران. هەر کەسێک چوو بێتە بەردەمی لە دادگا ئەوە بە مەرگی هیوا ناودێری کردووە. ئەمەش ینی سزای دابەزاندووە و سزای مەرگیش بە خێرایی ئەنجام دراون دوای ئەشکەنجەدان. ئەمانش هەمووی ینی هەموو شتێکی کردووە. ئێستا شپرزەی و دڵەڕاوکەیەک هەیە لە ناو ڕژەمدا. ڕابەری باڵا بۆتە دەنگە باڵاکە، نە سەرۆک هەیە نە وەزیری دەرەوە. ئیتر هەموو شتێک کەوتۆتە دەست ڕابەری باڵا و ئایەتوڵڵا خامنەئی داوای پاراستنی ئارامی دەکات. پشێویەک لە ئارەدایە بۆیە داوای ئارامی دەکات. پێویستە بزانین ئەم پلە بەندیە چەند گرنگە لە ئێراندا. خەڵک هەبوون لە پێشبڕکێدا بوون لەگەڵ قاسم سولەیمانیدا و دوای ئەوەی کوژرا پێشبڕکێکە لەسەر پۆستەکەی گەرم بوو. چەقۆی تێدا دەردەهێنرا. لەم ماوەیەشدا هەمان شت دەبینین. خەڵک دەکەونە پێشبڕکێ لەسەر پۆستی سەرۆکایەتی. لەوەش گرنگتر چاوێن لەوەیە ببنە ڕابەری باڵای ئێران. هەر بۆیە لەم کاتەدا ڕژێمی ئێران دەڕوانێتە هەڕەشە و مەترسیەکان
چونکە ململانیەکان زۆرن و چەقۆکانی شتیشکراونەتەوە و ئامادەن. ئێستا کاتە بۆ هەموو لایەک تا ئەو دەرفەتی ڕەوشە پڕ لە دڵەڕاوکێیی لە ناو ئێراندا هاتووەتە ئاراوە بقۆزێتەوە. باشە وەکو جەنابە دەڵێ پێویستە هەموو کەسێ ئەم دەرفەتە بقۆزێتەوە. ئەی بۆ ئەمریکا چۆن بەڕێوەبەرایەتی ئەمریکا بەڕێوەبەرایەتی جۆ بایدن لە ئێستادا چ جۆرە خوێندنەوەیەکی هەیە بە تایبەتی ینی دەزانین لەو توێژە ناڕاستەوخوانەی کە کراون هەمیشە هەڵوێستی کەسێکی وەکو ڕئیسی یا کەسێکی وەکو عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران هەمیشە قورس بووە هەڵوێستەکانیان. ئەمریکا چۆن ئەم دەرفەتە بقۆزێتەوە؟ ئەوەی ئەمریکا پێویستە بیکات کە نایکات ئەوەیە سزاکان زیاتر بکرێن لەسەر ڕژێمی ئێران، ڕێبازی سەپاندنی بەرزترین ئاستی فشار بخاتە سەر ئێران، دەست بکرێت بە سزادانی ئێران بەهۆی ئەو ڕۆڵەی لەو پشتیوانکردنی میلیشیا عێراقیەکاندا هەیەی و بۆ هێرشکردنە سەر پێگەکانی ئەمریکا و سەر هەرێمی کوردستان واتە ناوچەکانی حکومەتی هەرێم. پێویستە سزای ئێران بدرێت لەسەر پشتیوانیکردنی حوثیەکان، پێویستە ئەو هەموو شتانەی ئێران ڕابگیرێت. بەڵام ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەمان یان ڕۆبرت ماڵی بەر لەوەی دەربکرێت لەسەر گواستنەوەی زانیارێ نهێنەکان بۆ ڕژێمی ئێران یان ئەم بەڕێوەبەرایەتیەی بایدن هەموو شتێک دەکات بۆ خۆشحاڵکردنی ئێران. تازە 20مان وتیوێژی نهێنی هەیە و برێت مەگۆرگ دەچێتە عومان تا لەگەڵ ڕژێمی ئێراندا کۆ ببێتەوە تا وتیوێژ لەسەر جیهانی دوای حوتی مانگی دەبکات، وتیوێژ لەسەر ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جاکە لێم دەپرسید ئەم بەڕێوەبەرایەتیە دەتوانێت چی بکات؟ بەڵێ دەتوانێت دەست بەجێ فشار بخاتە سەر ڕژێمی ئێران و پشتیوانی لە گەلی ئێران بکات. زۆربەی هەرە زۆری گەلی ئێران دژی ئەو ڕژێمەی ئێرانە. ئەم ڕژێمە هێزی زۆری داناوە بۆ دامرکاندنەوەی ئەگەری هەر پشێوی و ئاڵۆزیەک لە شارەکاندا. دوای مردنەکەی ڕئیسی یاریە ئاگرینەکانمان بینی وەک دەربڕینی خۆشحاڵی و ڕژێمیش تۆقی بوو. ئێستا تەمەنی ڕابەری باڵای ئێران لە 180 و شێرپەنجەی هەیە. دەنگێکی زۆریش لە ناو ئێراندا دەبیستێت. هەر بۆیە ئێستا کاتە بۆ بەڕێوەبەرایەتی بایدن کە قورسترین سزا بسەپێنێت بەسەر ئەو ڕژێمەدا هەتا بتوانرێت بە سوودی گەلی ئێران بکەوێتەوە، چونکە گەلی ئێران دەخوازێت ئەو ڕژێمە نەمێنێت نەک یەک خولەک بێدەنگی لە ناو نەتەوە یەکگرتوەکاندا یان پرسەنامە بنێرێت بۆ تاران. مایکل بەڕێوەبەرایەتیەکانی ئەمریکا جا کۆماری بوو بن یان دیموکرات بوون بەردەوام و توێژ دانوستاندنیان هەبووە لەگەڵ ڕژێمە سەرکوتکارەکان ڕژێمە دیکتاتۆرەکاندا. ئەم دانوستانانە ئەم جۆرە و توێژانە لەگەڵ ئێراندا چ جیاوازیەکی هەیە لەوانی تر بەڕای تۆ؟ جا ئەمە بابەتێکی گرنگە. ئەگەر هات بە کۆریای باکوور لۆبی بکردایە بۆ کۆکردنەوەی چەک لە واشنگتۆن، ئەوە کۆماری و دیموکراتەکانیش دەست بەجێ ڕایان دەگرت. ئەگەر ڤلادیمیر پوتین ئاوەها لۆبیەکی بکردایە تا خەڵک بۆ خۆی کۆ بکاتەوە لە ناو ئەمریکادا، ئەوە دیموکرات و کۆماریەکان ڕایان دەگرت. بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەو ڕژێمەی ئێران کاتێک دێتە سەر ئەو جۆرە لۆبیکردنانەی دایان کات، خەڵک هەن لە بەرژەوەندی ڕژێمی ئێران داکۆکی دەکەن تا لە بەردانەوەاندنی ئەمریکا بەدەست بێنن. بەلای منەوە ئاساییە ئەمریکا هەوڵ لەگەڵ دژمنەکانیشیدا بدات و وتیوێژی پشت دەرگای داخراویش بکات، بەڵام دەبێت کۆت و بەندیش هەبێت نەک هەر پاداش. هەر بۆیە دەبێت باڵادەستیت هەبێت و ئەو باڵادەستیەش بەکار بهێنێت. ئەم بەڕێوەبەرایەتی بایدن و هەروەها ئەوەی ئۆباماش کە لە ڕاستیدا هەر یەک بەڕێوەبەرایەتین بەردەوام لە بەردانەوەاندنیان کردووە، هەڵوێستێکی تۆکمە نیشان نەدراوە لەو بابەتانی پەیوەندیان بە ئێرانەوە هەیە. تەنانەت کاتێک رووسایی و چینیەکانیش لە وتیوێژە ناوچەکاندا بوون دەیانگوت هەرگیز بڕوا ناکەین ئەمریکا ئەو هەموو لە بەردانەوەاندنانە دەکات بۆ تاران. جا ئەمە وەک ئەوەیە دەرفەت بژێتە نەیارەکانمان، ئەوە تا رووسیا دەچێتە ئۆکراینەوە، تالیبان دەستی گر بەسەر ئەفغانستاندا، وڵاتی چین بیر دەکاتەوە لەوەی بچێتە تایوانەوە. ئەمانە هەمووی ئاماژەن بە لاوازی بەڕێوەبەرایەتی. مەخابن بەڕێوەبەرایەتی وەک نەیارێک ئەسەر و سەودا ناکات لەگەڵ ڕژێمی ئێراندا. لەو بڕوایەدا بە زمانی نەرم دەگاتە مەبەست، یان ئەگەر پارەی بداتێ یان نەرم بێت لەگەڵیدا ئەوە ئیتر ئێران ڕادەوەستێت. بەڵام بە پێچەوانەوە ئەوانە هانی ڕژێمی ئێران دەدەن بۆ درێژەدان بە بەدرەفتاریەکانی. ئێران وڵاتێکی تێرۆریستە و بەردەوامیشە لە جموجۆڵی تێرۆریستانەدا و بەڕێوەبەرایەتی بایدنیش وەها کار دەکات کە هیچ بەرپرسیارەتێکی لە ئەستۆ نییە. بەڵام ئێمە 4 ساڵی سەرۆک داناڵد ترامپ چمان لەبیرە بەرزترین ئاستی فشار و یا سزاکان لەسەر ئێران دانرابوون.
چ شتێک لە ئێران گۆڕا بە پێچەوانەوە ئێران زیاتر ڕۆی بەرەو پیتانی ئێرانیۆم ڕفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک خۆی مانەوە پشتیوانیکی گەورەتری بۆ تەرۆریزمیش دەکرد. بەڵێ ڕێککەوتنە ناوچەکە لەگەڵ ئێراندا زۆر خراپ بوو. جا هەر کەسێک لەو کاتەدا سەرۆک بوو بێت لە ئێران چونکە دەرفەتیان تا ڕێژەی پیتاندنی یۆرانیوم زیاتر بکات بەرەو بدات بە تەکنەلۆژیای موشکی بالیستیکی بەڕێوەبەرایەتەکەی ترامپ هات و بەرزترین ئاستی فشاری خستە سەر ئێران. بەڵام لەگەڵ سزاخۆسەکاندا بەخشینێکیشیدا بە عێراق تا بتوانێت نەوتی ئێران بکرێت تا وزەی ئەلکتریکی ئێران بکرێت. بەڵێ دەکرا بەڕێوەبەرایەتەکەی ترامپ کاری زیاتری بکردایە. بەڵام لە بیرمان نەچێت هەموو دارایی یەدەکی ئێران هاتە سەر 4 ملیارد دلار. هەر تەنها 4 ملیارد دلاری هەبوو. ئەوە تا ئێستا پارە دادەبارێت بەسەر ئێراندا. بۆچی؟ چونکە سزاکان سوکراون لەسەر ئێران. بەڕێوەبەرایەتی ئەمریکا لە ڕێی قەتەرەوە 6 ملیارد دلاری داوە بە ئێرانیەکان. 10 ملیارد دلاریش دراوە بە کڕینی نەوت و غاز بۆ عێراق. هەر بۆیە دەڵێم هەردوو بەڕێوەبەرایەتەکە دەیانتوانی کاری زۆر زیاتر بکەن بۆ بەرپرسیارکردنی تاران. کۆماری ئیسلامی ئابوووریەکی 400 ملیارد دلاریە و زۆریش ئاسانە ئەو ئابوووریە بگوشێت لە ڕێی سەپاندنی سزاوە تا بتوانێت ئێران پەرت بکات لەگەڵ ئەوانەی سەر بە ئێرانن لە ناوچەکەدا. بە تایبەتیش حیزب اللای لوبنان. ئەگەر ئێران پارەی نەمێنێت لەوانەیە حیزب الله بڵێت ئیتر تەواو و ئێران پارەی نەما. هێز و توانایی و ئێرادەی نەماوە تا پشتیوانی لە کارەکانی حیزب الله بکات. ئێمە ئەو هەوڵەمان لە بەڕێوەبەرایەتیەکەی ترامپدا بینی. هەر بۆیەشە حیزب الله ئێستاش نیگەرانی هەیە لەسەر ئەوەی ئایا ئێران دەتوانێت درێژە بدات بە پشتیوانیەکانی. جا من لەو ڕەهەندەوە لی دەڕوانم. باشە لە ئێستاوە هەتا ئەو کاتێک کە سەرۆکێکی نوێن لە ئێرانە هەڵدەبژێرێت پێویستە ئەمریکا بە هەمان ئەندازەی نیگەرانیەکانی پێشوو نیگەرانی هەبێت لەسەر ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی و پەرەسەندنی ئەو قەیرانانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن. جا ئەو شێوەیە کە من لێوەی دەڕوانم ئەوەیە کاتێک قاسم سولەیمانی کوژرا ئێران توانایەکی زۆری لەدەستچوو. ئیسماعیل قائانی وەک قاسم سولەیمانی نییە. مردنی ڕئیسی کە سەرۆکێک بوو لە ناو دامەزراوەکانی خامنەئی سەرپەرشتی ڕاستەوخۆیان دەکات با کەسێکی خاوەن توانایی و بەهێزدا دەنرا لە ناو سیستمی فەرمانڕەوایەتی ئێراندا. ئێستا ئەو مرد. ئەمە ژیانی نەمانی توانایەک لەوێ. جا ئەوانەی جێیان دەگرنەوە سەرۆک یان وەزیری دەرەوە یان هەر پۆستێکی تر بێت تەنانەت ڕابەری داهاتوش ئەوە دەبێت بکەونە ململانی و ململانیەکی زۆر ئاڵۆز و قورسیش. پێم وایە ئێستا ئەو لایەنانەی سەر بە ئێرانن چاوەڕوان دەبن تا بزانن ڕژێمی ئێران چی دەکات. هەرچەندە لەو بڕوایەدام ڕژێمی ئێران ئالەم کاتەدا جەنگەکانی خۆی دەخاتە سەر دۆسیی ناوخۆیەکانی چونکە کێشەی ئاسایشی هەیە. گومان و دڵەڕاوکی لە ناو پلەکانی حکومەتی ئێراندا هەیە و هەروەها لە ناو دامەزراوەکانیشیدا دەرفەت هەیە تا شتی جیاواز بکرێت. ئێستاش ڕئیسی وەکگوتم بە خوێن ڕێژەکەی تاران ناسراوە. خەڵکی ئێران بە خراپ ناودێریان کردو و پیان وتووە تارانی هەڵواسیوە. خەڵک ئاهەنگیان گێڕاوە بۆ مردنەکەی. شێوی و ئاڵۆزی ناوخۆیی هەن. کێشە و گرفتی ئاسایش هەن. هەر بۆیە دەبێت ڕژێمی ئێران چاوی لەسەر ناوخۆ بێت نەک لەسەر دەرەوە یان بڕوات بەرەو وەلی فەقیە و ئەو استراتیژیەتانەی دایاندێنێت. جا لە ڕاستیشدا کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکە ڕووداو نەبوو بەڵکو ویستێک بوو بۆ نەمانی کەسێک لەو ڕژێمەدا و ئەو کەسەش ڕئیسی بوو. بەڵام بتمانە چییە؟ لە ماوەی داهاتوودا کەسێکی ئەو شێوەی ڕئیسی نەبێتەوە بە سەرۆکی ئێران. ئەوە بۆ ئێستا گرنگ نییە چونکە ئەوەی ئێستا لە ئێران هەیە ڕێبەری باڵایە و هەر ئەویش دەخوات. ڕابەری باڵا وەک دەزانین بڕیار لەسەر هەموو شتێک دەدات. ڕئیسی ئەو کارەی دەکرد کە ئایەتوڵڵا خامنەئی دەیویست و هەر ئەوەیشی دەکرد. سەرۆکی داهاتووش هەمان شت دەکات. تەنها ترسێک لە ڕئیسی کە هەبوو ئەوە بوو ببێتە ڕابەری باڵا یان جێی ئایەتوڵڵا خامنەئی بگرێتەوە. ئێستاش ئەو ترسە نەما. ڕابەری باڵا دەیەوێت کوڕەکەی خۆی ئەو پۆستە وەربگرێت. لەبەر ئەوە هیچ نییە چونکە ڕابەری باڵا خۆی باڵا دەست و بەرپرسیاری یەکەمە لە هەموو سیاسەتەکانی کۆماری ئیسلامی. مایکل من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی وتوێژەکەمان. لە کۆماری ئیسلامی ئێران دەسەڵاتی دامەزراوە ئاینیەکان زۆر بەهێزترن لە دەسەڵاتی دامەزراوەکانی وەک دەگوترێ بەڕێوەبردننی وڵاتەکەیان لە ئەستوەیە. وەک شیکەرەوەش دەڵێن لەگەڵەوەشدا کە دەشە مشتومڕێکی گەورە بە دوای خۆی دابێنێ بەڵام بەو مانایە نییە مێژووی کارکردنی ڕئیسی وە بیر
خەڵک نەهێنرێتەوە. پێم وانییە کەسێکی تەمومژاوی دەستنیشان بکەن کە ناوبانگێکی ئەوتۆی نەبێت تا پۆستێکی ئاوا گرنگ پڕ بکاتەوە. کەسێک دەبیننەوە کە بتوانێت ئایدۆلۆژیەت و ڕەوایی سیستەمەکەیان بپارێزێت. کەسێک دەدۆزنەوە کە ئایدۆلۆژی بێت و پەیوەندیەکی گشتی هەبێت. پێم وایە لەگەڵ ئەوەی پێشبڕکەیەکی قورس دەبێت، بەڵام دەستی سەرۆک ڕئیسی لە هەموو کاربەدەستێکی تری کۆماری ئیسلامی ئێران زیاتر بە خوێنسوورە. لە ساڵانی هێشتاکاندا زۆربەی ژیانی لە دەسەڵاتی دادوەریدا بەسەر بردووە کە خوێناویترین دەساڵ بووە لە ئێراندا و هەزاران جودابیر لە سێدارە دراون. لە هەمووشی بەدناوتر لە ساڵی 1970 بوو یەکێک بوو لەو دوو یان چوار کەسەی بڕیاری مەرگیان سەپاند بەسەر زیاتر لە 1000 زیندانیدا ئەگەر زیاتریش نەبێت. مایکل لە بەشی یەکەمی لە کۆتایی بەشی یەکەمی وتوێژەکەمانە ئاماژە بە پۆستی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران کرد. نزیکەی 6 مانگ بەر لە ئێستا ململانەکە ئێجگارتون بوو. ناوی ڕئیسی لەو پۆستە هێنرایە دەرێ لە لای ئەنجومەنی پسپۆڕانی ئێرانەوە. پێ دوایە ڕئیسی بیویستە ببێتە ڕابەری باڵا؟ پێم وایە خەڵکانێکن لە بەرەی توندڕەوانی ئێرانی دەیانویست ڕئیسی جێی خامنەئی بگرێتەوە و لەوانەشە ڕئیسی هەوڵی دابێت ئەوانە لە بەرەیەکی دەرەوەی پاسدارانی شۆڕشدا کۆ بکاتەوە. لە ڕاستیدا بە کاندیدێکی گرنگیش لی دەڕوانرا بۆ وەرگرتنی ئەو پۆستە باڵایە. جا هەر بەڕاستی جێی سەرنجە کە کۆتاییان بە ژیانی هێنا. شتێکی تریش جێی سەرنجە کە خەڵکانێک هەن لە ناو دەسەڵاتدارانی ئێراندا لەو بڕوایەدا ڕژێمی ئێران هەلیکۆپتەرەکەی ڕئیسی تێکشکاندووە. جا دەشێتەوە تیۆرێک بێت، بەڵام لە هەمان کاتدا لە بیرمان نەچێت هەر کاتێک ئەو شێوە ڕووداوانە هەبن ئەوە قۆزراونەتەوە دەبنە دەرفەت بۆ کەلێن خستنە ناو ڕژێمەوە لە ڕووی بێمتمانەیی و ئێستاش بێمتمانەیەکی زۆر هەیە لە ناو ڕژێمی ئێراندا بە تایبەتیش لە سۆنگەی ئەوەی خامنەئی دەیەوێت پۆستەکەی بۆ مجتەبای کوڕی بێت بەبێ ئەوە پێشبڕکێیەک لە ناو ئەنجومەنی پسپۆڕاندا بکرێت و وەک دەبینین دەنگدانی ئەو ئەنجومەنە بە هێند وەرناگیرێت. بەڵام لە پێناوی چیدا؟ لە پێناوی کوڕەکەی خامنەئیدا. ئەڵبەت ئەمەش هیچ جیاوازیەکی نییە لەوەی شاهنشاکانی ئێران دایان کرد و دەسەڵاتەکانی خۆیان دەدایەوە بە کوڕەکانیان. هەر بۆیە ڕەخنە و ناڕزایی هەن لەسەر شێوازی کارکردنی ئەو سیستمەی ئێران. ئێستا ڕئیسیان لەناوبرد. توندڕەوانی تری ئێرانی لە ڕیزدا وەستاون. هیچ شتێک لە ئێراندا ناگۆڕدرێت هەتا ئەو سیستمە بچووکەی بازنەی ئایەتوڵڵا خامنەئی لە کاردا بێت. هەروەها هەتا ئەو سیستمە لە کاردا بێت ئەوە درێژە دەدرێت بە سەرکوتکردنی گەلی ئێران. هەتا ئەو سیستمەی خامنەئی بەردەوام بێت ئەوە درێژە دەدرێت بە جم و جۆڵە تیرۆریستەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەوە تا بە بەرچاوی دنیاوە ئێران هەژمونی خۆی سەپاندووە لە عێراق و سووریا و لوبنانیشدا بەو ئامانجەی کۆنتترۆلی ئۆرشەلیم بکات. جا ئەمەی باسم کرد ڕێک ئەوەیە کە ڕوو دەدات هەتا ئەو سیستمەی کۆماری ئیسلامی بەردەوام بێت. جا گرنگ نییە کێ ڕابەری دەبێت، خامنەئی بێت یان هەر کەسێکی تر، ئەوە بەردەم هەڕەشە و مەترسی دەبێت. مایکل باز لە سیناریۆیەکی ئەجگار زۆرەکرێ بۆ کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی. یەکیشیان دەڵێ بۆ دوو هەلیکۆپتەرەکەی تر نەکەوتنە خوارێ ئەمەی ڕئیسی کەوتە خوارێ. هەندێک ئاماژە بەوە دەکەن دەڵێن مجتەبای عەلی خامنەئی بێگومان دەستێکی تیا هەیە. هەندێکی کە دەڵێن نا ئیسرائیل و ئەمریکایە بە تایبەتی لەو ناوچەی ئازەربایجاندا، یعنی وەکو دەگوترێ ئیسرائیل باڵادەستیەکی زۆری هەیە. هەندێکی کەش دەڵێن کێشەی تەکنیکی بووە لە ناو فڕۆکەکەدا هیچ یەکێکی لەمانە پشتڕاست نەکراونەتەوە. لای تۆ کامیانە؟ پێم وایە ئەوە شتێکی گەورەیە لە ناو ئێراندا باس لەو هەموو سیناریویانە دەکرێت. پێشم وایە دەرفەتێکە بۆ دەستگا بیانیەکانی هەواڵگری ئەو دەرفەتە بقۆزنەوە. تۆ سیرکە لەلایەکەوە باس لە کوڕەکەی خامنەئی دەکرێت کە دەستی هەیە لە خستنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی ڕئیسیدا. ئەو هەموو سیناریویانەی تریش هەن. من بەش بە حاڵی خۆم ئەو جۆرە پشێویم پێ باشە لە ناو ئێراندا هەتا گومانەکان و دەرفەتەکان زیاتر بکات. دەرفەتێکە بۆ دەستگا هەواڵگیریە بیانیەکان تا یارمەتی گەلی ئێران بدەن و وڵاتەکەیان بگرنەوە دەست. جا من پێم وایە کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکە
ڕووداوێک بووە و ئەوەی گرنگە پرسیار و گومانێکی زۆری لە ناو خەڵکدا دروست کردووە. هەندێک وەک باست کرد پێیان وایە ڕژێمی ئێران خۆی هەلیکۆپتەرەکەی خستۆتە خوارەوە، یان ئیسرائیل کردوێتی یانیش ئەمریکا ئەو کاری کردووە. جا ئەمانە هەمووی پشێوی و دڵڕاوکەیەکیان لە ناو ڕژێمی ئێراندا دروست کردووە و وەهای لێ هاتووە هەر کەسێک بێت لە ناو ئەو ڕژێمەدا وەک هەڕەشە و مەترسی لە بەرامبەرەکەی دەڕوانێت. ئەوە شتێکی باشە بۆ گەلی ئێران. تۆ ئاماژە بۆ واکەی ئەڵێی ئەو پشێوی ئاڵۆزیێم لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا دەوێت حەزەکەی ئاوا بیبینی، بەڵام پرسیارە هەرە سەرەکیەکە لەوە ئایا گەلی ئێران بۆ خۆیان ئەو ڕەوشەیان دەوێت؟ گەلی ئێران دەیەوێت نەمانی ئەو ڕژێمە ببینێت، بەدڵنیاییەوە نایەوێت ڕژێم ببینێت لەسەر شەقامەکان، نایەوێت بەسیج ببینێت و دوای خەڵک بکەوێت. گەلی ئێران نایەوێت هێزەکانی پاسداران ببینێت کە سوکار و جودابیران و ئەو خێزانانە دەستگیر بکەن کە بۆ دەربڕینی خۆشحاڵی خۆیان بە مردنی ڕئیسی یاریە ئاگرینەکانیان بەکاردەهێنا. بەڵێ گەلی ئێران نایەوێت ئەو شتانە ببینێت، بەڵکو دەیەوێت ئاسوودەیی ببینێت و ڕژێمی وڵاتەکەیان لە ترس و لەرزدا بێت، چونکە دەزانن ئەگەر ڕژێم بکەوێتە ئاوەها ڕەوشێکەوە ئیتر ناتوانێت پارێزراو بێت، ململانەکان چڕ دەبنەوە. دەرفەتێک دەبێت بۆ ئەو خەڵکەی ناوخودی ڕژێم کە دەخوازن گۆڕانکاری ببینن، واتە ئەوانەی لە ناو ڕژێمدا دژی ڕئیسی و دژی دانانی کوڕی ڕێبەری باڵای ئێرانن لە پۆستەکەی باوکیدا. ئەمە دەرفەتێکە بۆ وڵاتانی ڕۆژئاوە و وڵاتانی تریش کە دەیانەوێت گەلی ئێران ئازاد بێت. مایکل دوا پرسیارم باز لە گۆڕانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکەی یا ڕوخانی ئەو ڕژێمە. هەتا ئێستا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا ئەزمموی هیچ وڵاتێکمان نییە گەلەکانی خۆیان توانی بێتیان ڕژێمەکانیان بگۆڕن بەبێ یارمەتی لەشکری لە وڵاتێکی ترەوە. ڕۆژاوا چەند ئامادەیە یارمەتی گەلی ئێران بدا بۆ گۆڕینی ئەو ڕژێمەی؟ لەو بڕوایدا میدیای نێونەتەوەی و بە تایبەتیش میدیای وڵاتانی ڕۆژئاوا ئەگەر ڕۆژانە دڕندایەتیەکانی ڕژێمی ئێران ڕووماڵ بکەن وەک زیندانیکردنی ژنان چونکە حیجاب ناپۆشن، لە سێدارەدانی هاوڕەگەسخوازانی ئێرانی، لە سێدارەدانی جودابیران، جا ئەگەر میدیاکانی ڕۆژئاوا ئەو بابەتانە ڕووماڵ بکەن و تشکی گەورەیان بخەنە سەر، ئەوە پێم وایە ئەوە دەبێتە بەشێکی گەورەی پشتیوانی لە گەلی ئێران بۆ کۆتایی هێنان بۆ ڕژێمە. سەپاندنی سزا لەلایەن ئەمریکاوە بەسەر وڵاتی چین و رووسیا و عێراق و تورکیا بەهۆی ئەوەی بە نایاسایی نەوتی ئێران دەکردن و هەروەهاش قورسکردنی سزاکان لەسەر ڕژێمی ئێران ئەمانە دەبنە یارمەتی و پشتیوانی بۆ گەلی ئێران. لە ڕاستیدا پێشبینی یارمەتی ڕاستەوخۆی لەشکری و ئەو بابەتانە ناکەم چونکە ئەمریکا ئەوە ناکات، بەڵام دەرفەتێک دەبینم کاتێککە دانیشتوانی ئێران ئامادەن بۆ گۆڕینی ڕژێمی وڵاتەکەیان. ئەوەی دەیشی خوازن ئەوەیە کۆمەڵگەی نێونەتەوەی هاوسۆزیان بێت و ئاگاداریان بێت و بە گرنگیەوە بڕوانێتە ئەوەی لە ناو ئێراندا ڕوودەدات. ئێمە کەناڵی CNN-مان بینی لە مەیدانی تەحریر لە قاهرە، بینیمان چۆن ڕووماڵی سەر هەڵدانەکەی ئەو کاتەی دەکرد دژ بە ڕژێمەکەی مبارەک، ینی دەتوانرێت زۆر شت بکرێت بەبێت دەست هەبوونی لەشکری ئەمریکا، بەڵام ئەوەی لەو دیمەنەی ئەنجومەنی ئاسایشدا کە ئێستا دەیبینین و بە پێوە بە بێدەنگی وەستاون بۆ مردنی ڕئیسی بەڕاستی شەرمە زاریەکە سەردا بنێوێنێت بۆ مردنی بکوژ و خوێنڕێژێک. جاکە ئەوە دەبینین واتە ئەوە دەبینین کە نەتەوەیە گرتوەکان هیچ ڕشت نییە لەسەر هەڵوێست وەرگرتن بەرامبەر ئێران. ئەوە مایکل ئەوە شتێکی پرۆتۆکۆلیە. من سوپاست دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. Thank you مایکل. دانۆڵد ترامپ کاندیدی تا ئێستای پێشەنجی کۆماری بۆ هەڵبژاردنەکانی مانگی یازدەی سەرۆکایەتی ئەمریکا گازەندە دەکات لەوەی تەگەرە لە بەردەم هەڵمەتەکانی هەڵبژاردننیدایە بەهۆی بەڕێوەچوونی دادگاییکردنەکەی کە دەبێت ڕۆژانە لە هۆڵی دادگا ئامادە بێت. ترامپ بە پەیامنێرانی وتووە بەهۆی ئەم دادگاییکردنەوە هیچ دەرفەتێکی لە بەردەستدا نەماوە تا کاری سیاسی خۆی بکە، چونکە وەک دەڵێ 4 هەفتەیە لەو هۆڵە تاریک و سارد و سڕەدا دادەنیشێت و بە کارێکی ناڕەواش ناودێری کردووە. هێرۆزەنگەنە لە دەنگی ئەمریکا لە ڕێی سکایپەوە میوانی ئەم هەفتەیە
چاوی واشنگتنە. هێرۆ سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. ئێستا کە دادگا دەڵێ دادگاییکردنەکە دەڕوا بەرەو قۆناغی کۆتایی، بەڵام داناڵد ترامپ دەستی کردووە بە گلە و گازەندەکردن. هەر مەسەلە سیاسیەکەیە بەتەنیا؟ بەڵێ بێگومان بەشێکی مەسەلە سیاسەکەیەوە لە لایەکی تریشەوە ئێمە دەزانین کە ئێستا با بڵین ئەم دادگاییە کە بەڕێوەچێ کاتێکی زۆر زۆر گرنگ و هەستیارە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی بایدن ببوورە هەڵمەتەکانی هەڵبژاردننی ترامپ کە لە ئێستادا ئەو زیاتر سەرنجی لەسەر دادگایەکە و لە پێویستە لە دادگایەکە لەوێ ئامادە بێت وەجگە لەوەش ناتوانێت کە باس لە دادگایەکەش بکە تاوەکو ئەمەش هاوکاری بکات بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی، چونکە لە ڕابردوودا ئەم شتانەی کردووە ترامپ کە باسی لە دۆسیەکانی خۆی کردووە زیاتر چۆنەڵی هاوسۆزی لایەنگرانی خۆی بەلای خۆیان ڕاکێشاوە، بەڵام ئێستا بەهۆی فەرمانی دادگاوە ناتوانێت ئەمەش بکات کە باز لە با بڵێن مشتومڕەکانی دادگا بکات و هەروەها لە دادگاش ئامادە ئەبێ پێویستە لەوێ بێخۆی کەمتر توانیوێتی با بڵین سەرنج بقاتە سەر هەڵمەتەکانی هەڵبژاردننی. هێرۆ ئامادەی زۆرێک لە ئەندامانی کۆماری لە هۆڵی دادگادا لەگەڵ داناڵد ترامپدا، ینی ئەمە کارێکی وای کردووە زۆر کەس ئاماژە بەوە بکە ئەم دادگاییکردنە لە دۆسیەیەکی یاساییەوە وەرچەرخاوە بۆ دۆسیەیەکی سیاسی. بەڵێن هەر لە سەرەتای دۆسیەکانی دژ بە داناڵد ترامپ زیاتر باز لەوە کرا بە تایبەتی لەلایەن لایەنگرانی داناڵد ترامپ و هەروەها با بڵین کۆماریەکانی کە لێوەی نزیکن زیاتر ئاماژە بەوە ئەکرا کە ئەمە دۆسەیەکی سیاسیە نەک یاساییە و ئێستاش چوونی ئەم بەرپرسانەی کۆماریەکان بۆ دادگا زیاتر ئەمەی لەلای خەڵک دروست کردووە، ئەمان کە پشتیوانیان لێ کردووە هەرچەندە لەلایەن هەندێک کەسی هەندێک لە کەسانی بێلایەن و کەسانی با بڵین کە کۆماریش بوون ڕخنە لەوانەی گیراوە کە چوون بۆ دادگایەکە و لەوێ ئامادە بوون، بەڵام لەگەڵ ئەوەشا ئەمان ڕۆشتون و جگە لەوەش هەندێکیان ئاماژە بۆواکەن تەنها لەبەر دۆستایەتی و نزیکایەتیان لە داناڵد ترامپەوە ڕۆشتون، ینی پشتیوانی ئەوان پشتیوانیەکی کەسێتیە نەک حزبی بۆ داناڵد ترامپ کە ڕۆشتون، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک پێیان وایە کە بەڕاستی ئەم دۆسەی دادگایکردانە شتێکی سیاسیە نەک یاساییە، بە تایبەتی کە ئێستا هەڵمەتەکانی هەڵبژاردن بەڕێوە دەچێت بۆ پشتیوانیکردنی ئەوە ڕۆشتون و زیاتر دەیانەوێت فۆرمێکی وا بدەن بە دادگایەکە کە بڵێن ئەمە شتێکی سیاسیە. هەندێک لە میدیاکانی ئاماژە بەوە دەکەن دەڵێن ینی چەند کەسێکیان لەو کۆماریە باڵادەستانی کە لەگە ترامپ چوون چاویان لەوەیە، ینی وەکو جێگری سەرۆک دەستنیشانیان بکات لە کاتی کۆنگرەکەدا. هێرۆ لەگەڵ چوونی پرۆسەی دادگاییکردن بەرەو کۆتایی ڕاوەرگرتنە گشتیەکان ئێستا چیەڵێن لەسەر ترامپ؟ بەڵێن ڕاوەرگرتنە گشتەکان ینی ئەوەی کە نوێ هەیە ئێستا با بڵین بەپی ڕاوەرگرتنێکی پۆلیتیکۆ کە لە چەند ڕۆژێک لەمە پێش بڵاوی کردوتەوە دەڵێت ئەگەر ئەم پرۆسەی دادگاییکردنا وانەکات با بڵین ئەگەر ترامپایە تاوانبار دەرچێت ئەگەر واش نەکات ترامپ لە چوون بەرەو سەرۆکایەتی با بڵین دوور بقاتەوە بێجگە لەوەش زیانی پێ ئەگەیەنێ لە ناو خەڵکیدا لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو کەسانی کە بێلایەنن ئاماژەیان بەوە کردووە کاتێکە ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەو کاتە ئەگەر ترامپ لەم دۆسەیە تاوانبار دەرچوو بوو ئەوە پێیان وانە دەنگ بە ترامپ بدەن و خۆشمان ئەزانین ینی لە ئێستادا دەنگی خەڵکانی بێلایەن زۆر زۆر گرنگە لە ئەمریکا و هەمیشەش کەسە بێلایەنەکانن کە هەڵبژاردنەکە یەکلایی دەکەنەوە، بۆیە ئەمەش با بڵین ئەو ویلایەتانەشی کە خەڵکی بێلایەنی زیاترتیایە دایما ئەو ویلایەتانە دەبنە ویلایەتی یەکلاکەرەوە بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا و بەڵام لەگەڵ ئەوەشا لە هەندێک شوێن هێشتا با بڵین چۆنەڵی هێشتا لە پێش بایدنەوەیە، بەس ئێمە ئەگەر بیرمان بێت چەند مانگێک لەمە پێش جیاوازێکی زۆر زۆر هەبوو لە نێوان ترامپ و بایدندا، بەڵام ئێستا ئەو جیاوازیە کەمتر بۆتەوە، بەڵام هێشتا ترامپ هەر لە پێشە هێشتا لە پێشە. بایدن ڕەوشەکەی چۆنە؟ بایدن وەکوتم جیاوازەکانی لەگەڵ ترامپ کەمتر بۆتەوە،
کەواتە بایدن سەرکەوتووە بەڵام هێشتا ترامپ لە پێش ئەگەر ئێمە ئاماژە بە 5 ویلایەتی گرنگ بکەین بڵێن بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لەم ساڵدا کە ویسکانسن، پێنسیلڤانیا، ئەریزۆنا، میشیگان و جۆرجیایە. لەم 5 ویلایەتەدا تەنها لە ویسکانسن بایدن لە پێشە، لە 4 ویلایەتەکەی تر دانەڵد ترامپ لە پێشە. بەڵام ئاماژە بە هیچ ئەگەرێگەکرێ گۆڕانی زیاتر بێتە ئاراوە یا ترامپ ببێ بە خاوەنی هەر 5 لەو ستانە یا بایدن دووستانی تر بباتەوە، هیچ ئاماژەیەک لەسەرەوە لە ئارادایە؟ جارێ شتێکی ڕوون لە بەرچاو نییە، بەڵام هێشتا بەڵێن زۆر شت ماوە بێتە پێشەوە. ئێمە دەزانین ینی جارێ هەڵمەتەکانی هەڵبژاردن زۆری ماوە. ئەم پرۆسەی دادگاییە پرۆسەیەکی زۆر گرنگە کە خەڵک چاودێری ئەکا خەڵکی ئەمریکا لە نزیکەوە بزانن ئەنجامەکەی چی ئەبێ و هەروەها وتوێژە تەنبەتەنەکان یاخود وتوێژە ڕاستەوخۆکانی نێوان کاندیدەکان ماوە کە قسەی لەسەر ئەکرێ. ئەمانە هەمووی کاریگەری ئەکاو و ئەم ژمارانەش هەموو هەفتەیەک گۆڕانکاری بەسەردادێت. وتوێژە ڕوبەڕوە ڕاستەوخۆکانە بابەتێکی زۆر گرنگە. ئێمە بەرەو کۆتایی دادگا کە دەڕۆین هەروە دێو لە کۆنگرەکانی کۆماری و دیموکراتەکانیش نزیک دەبینەوە بێ لەوەش وتوێژە ڕاستەوخۆ ڕوبەڕووەکان. پێ دوایە لەو وتوێژانەدا بەتایبەتی ئەگەر کاندیدەکان بایدن و ترامپ بن، ینی پێ دوایە هەمان ئەزمموی ئەو وتوێژانە لە ساڵی 2020دا دووبارە ببنەوە؟ بڵێن ئەمە شتێکە کە خەڵکی ئەمریکا ناخوازن، هیوای ئەوە ناخوازن کە ئەو ئەزمونە دووبارە بێتەوە، چونکە خەڵک ئەوێ گوێبیستی بەرنامەکانیان بێ، گوێبیستی پرۆگرامەکانیان بێ کە چۆن بە چ شێوەیەک وڵات بەڕێوە ئەبن و بۆچوونیان لەسەر سیاسەتی دەرەوە، سیاسەتی ناوخۆ، کۆمەڵێک بابەتی گرنگ بەلای ئەمریکەکانەوە هەیە دەیانەوێت بۆچوونی ئەمان لەسەر ئەوە بزانن. بەڵام ئەوەی شتێکی نامۆیە لەم هەڵمەتی هەڵبژاردنەدا لە یەکێک لە وتوێژە ڕاستەوخۆکانی کە دانراوە لە نێوانیان ئەنجام بدرێت، ئەویش لە دوای باسکردن بوو لەم وتوێژانە و هەروەها پەسەندکردنی چۆنەڵەی چاڵنجەکانی یەکتر بوو کە یەکێک لەوانە تەنها 2 توێژیان بۆ دانراوە، یەکیان 27 مانگی 6 ئەنجام دەدرێت کە شتە نامۆکە ئەمەیە لە 27 مانگی 6 ئەنجام دێ هێشتا زۆر زووە بۆ ئەو جۆرە وتوێژانە لەبەرەوەی ئەمە وتوێژی 2 کاندیدی ئەگەری سەرۆکایەتیە. هێشتا کۆنگرەی هیچ کام لە حیزبەکان لەو کاتانە لەو کاتەدا ئەنجام نەدراوە. ئێمە دەزانین کۆنگرەی دیموکراتەکان لە 19 مانگی 8 ئەنجام ئەدرێ و کۆنگرەی کۆمارەکانیش لە 15 مانگی 7 ئەنجام ئەدرێ. اینجا لەو کۆنگرانە ئەمان بە فەرمی دەبن بە کاندیدی حیزبەکان. زیاتر وتوێژەکانی نێوان کاندیدی سەرۆکایەتی لە دوای کۆنگرەکانەوە ئەنجام ئەدرێ بۆ ئەوەی ئەو کاتە ئێمە دەزانین ئەمانە کاندیدی سەرەکی حیزبەکانن، بەڵام لە ئێستا هەردووکیان کاندیدی ئەگەرین، چونکە ڕەنگە لە کۆنگرێدا شتێک ڕوو بدات کە ئەمان نەبن بە کاندید. لە هەموو هەڵبژاردنێکی ئەمریکاشدا بەتایبەتی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا شتی زۆر سەرسوڕهێنەر دێتە پێشەوە. اینجا ئەمە یەکێک لە خاڵەکانە کە یەکێک لەو کۆنگرانە لە 27 مانگی 6 ئەنجام ئەدرێ. ئەمەش جارێ نازانرێ ینی بە شێوەیەک کۆنگرەکە وەکو ئاماژەی پێکراوە CNN ئەنجامی ئەدات، بەڵام هێشتا وردەکاری زۆر ماوە لەسەر ئەو کۆنگرێ باس بکرێم. کۆنگرێ لە کاتێکی زۆر گرنگیشدا لە بەروی کۆنگرەکە لە کاتێکدا کە پرۆسەی دادگایەکەی نیویۆرکی تر لە تەواوبووندا یا تەواو بووە هەتا ئەو کاتە، بەڵام پرۆسەیەکی دادگایی کوڕەکەی بایدن هەنتەر بایدن دەست پێکات، 2 پرۆسەی دادگایی ئەو دەست پێکات لە دوای ئەوە لەسەر بابەتی گەندەڵی. ینی خەڵکی زۆر بە وریایەوە چاودێریەکەن و چاوەڕوانی ئەوواکەن بزانن و توێژەکانی نێوانیان چۆنە بێت. کۆنگرەی دووەمیشیان کە ببوورە وتوێژی دووەمیان کە دانراوە لە مانگی 9 ئەنجام بدرێت، ئەو کاتە شتەکان چۆنەڵی دەرکەوتووە تا ئەندازێک بەڵێ ماوەیەک پێش هەڵبژاردننی پێشوەختی چەند ویلایەتێک دەست پێ بکات بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی. بەڵێ هێرۆ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆ بەڵێن. ئەلبەتە ئازیزان سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون. تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن
ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.